پێم خۆش بوو کاک حاکم عومەر نەڕۆشتایە لەبەرەوەی کاک دکتۆر پرسیارێکی لێ کرد لەسەر من وەڵامەکەی زۆر بە خامزیدایە لێوە تێنەگەیشتم من تاوانبارەکەم یان بێتاوانەکە بووم یعنی من 30 ڕۆژ گیرا بووم لە ئاسایش وای وەڵامی ئەو بدایەتەوە کەم جۆری مامەڵەکەت چی بوو یان کەیسەکە چی بوو تۆم بە ئیجازەی ئەو ئەزیزانی کە لێرەن بەتایبەتی جەنابی کاک دکتۆر سامان کە هەم مامۆسامانە هەم برای گێرەمانە و لە قەزیە زۆر هەستیارەکانە بۆ یەگەڕێنەوە بەڕاستی پێم خۆش بوو کاک حاکم عومەر نەڕۆشتایە لێرە بۆی گوێبیستی کۆمەڵی قسەی واقعی بووایە ئێمە کێشێکمانێ لە مەسەلەی میدیا ئەو قسانەی یەکەین هەمووی قسەی ناو کتێبە یعنی قسەیەکی ناواق بڵین ئەو قسانەیە بۆ ئیعلامێکی یعنی ئەو قسانەیە کە لە نێو کتێبە نووسیمانەوە خوێنین و ئێڵین قسەی واقعیەوەیە بەڕاستی من ئێستا پێشەوەی بم بۆ ئێرە لە دادگا بووم یعنی بۆی پێم خۆش بوو خۆی لێرە بێ بۆی گوێ لەو قسانەمە کاک دکتۆر سامان ئاگادارە لەو کیسانی لەسەرم تۆمارە کرد بە یەک تەلەفۆن ئەچم بەدەم داعواکەوە مەسەلەن پۆلیس تەلەفۆنێک بۆ کە یەکسەر ئەچم لەبەرەوەی هیچ لە خۆماشک نابووم بەڵگەکەیم هەیە بەس کاک حاکم هات بۆ لێرە قسەیە کرد وەکو ڕاوێژکارێک قسەی کرد وەکو نسیحەتکارێک قسەی کرد کە بەڕاستی هیچ کات قسەکاری ئێمە بەداخەوە ناتوانێت لەم قاڵبە خۆی دابڕنێ هەمومان خەریکی نسیحەتکردنی یەکترین ئەم سەرۆکی دەسەڵاتی دادوەریە بۆیە لێرە باتە باسی یاساکانی بۆ بکردینە باسی ئەو کلێنانی بۆ بکردینە ئەسڵ نابا لێرە وەکو نسیحەتکار بە من بڵێ ئەبێ میدیاکار چی بکەم من خۆم ئەزانم چی بکەم ئەوەڵە ناتوانێت تۆ لەسەر ژیانی خەڵک شت بنووسی فعلا من ناتوانم لەسەر ژیانی تۆ شت بنووسم بەس کە تۆ بووی بە مەسئول بووی بە دەسەڵاتدار دیوی ژیانی تایبەتی نامێنی بۆ میدیا لە هەموو دنیا وایە کەسێک کە مەسئولە کەسێک کە دەسەڵاتدارە دیوی ژیانی تایبەتی نامێنێ ماکرۆن دوێنێ ژنەکەی زلەیەکی لێدە لە هەموو دنیا بوو بە ترێند بوو بە قەزەیەکی نێودەوڵەتی زۆر گەورە بۆیە ماکرۆن بەیانی بڕاتە ماڵەوە ژنەکەی بشی کوژێ هەرە بێ بە هەواڵێک کاک حاکم من ئێست پێشەوەی ینی نیو ساعت پێشەوەی بێم بۆ ئێرە ئەچمە سەر ئەو مۆزوعی ڕفرمینەکەیە من یەکێ لەو کەسانی کە هەم بووە مەسەلەن نیو ساعت پێش سەلای حاکمەکە بووم حاکمەکە بۆ ئوسلوبە منێنێتە ژوورەڵێ بۆ لە خۆ تۆ شتە نووسیت بۆ لەسەر خەڵک شتە نووسیت یعنی چی بۆچی یعنی بۆ تۆ وەکو حاکمی محاسبی من کە من لەسەر چی شتە نووسم بابەوە ئیشی منە بێ شت بنووسم وەزیفەکەی منەوەی دەزمایەکەی منەوەی سەرمایەکەی منەوەی من شت بنووسم ئێگە شت نەنووسم چییە کاک دکتۆر قسێکی زۆر معقولی کرد لەوێ وتی لە مەسەلەی یاسای دوی مۆبایلە کراوە بە سزای یعنی سزای ڕۆژنامەنووسەکەی پێدەن پێشەوەی یاساکەی یعنی قەزیەکەی لەسەر ساخ بێتەوە سزای دەن من سێ سکاڵام لەسەر لەلایەن یەک بازرگانەوە لەسەرە کە قەزیەکە ڕاستە بە ڤیدۆ هەیە ئەمڕۆ 3 ملیۆن کەفالەتەکەم بووە 3 ملیۆن پێشگرتنی ئاسایشەکەم کەفالەت بووە حاکمی محکمەی هەواری شارش بانگەکە ئەویش دڵنیام 2 ملیۆن ینی معقول نییە تۆ لە کەیسێکە 8 ملیۆن بەس کەفالەتەکە بێ مە سزایە دوایش نادەن لەشە دوای 40-50 ڕۆژتر بدەرەوە بۆیە پێم خۆش بوو لەیرە بێ گوێبیستی ئەوە بێ حاکمی محکمەیانی یەکێک لە عەرقەلەکانی بەردەم پێشکەوتنی میدیا لە کوردستان ئێستا دەسەڵاتی دادوەریە بۆیە لێەوە دەستم پێکرد بۆی ینی خۆی باشتر بیزاریە حاکمەکان قەناعەتیان بە ڕۆژنامەنووسانی ینی ئیرەیەکە غیرەیەکە لەبەن لە نێوان دەسەڵاتی دادوەری ڕۆژنامەنووسانە حاکم زۆر خۆشی بە ڕۆژنامەنووس نایە ینی کە ئەچی لە بەردەمی هەر لە خۆی حساسیەتێکی هەیە پێی ناخۆشە ڕاست بوەسە دەستی ڕێک بوەسە بۆ نازانی لە محکەمە بوەسی تۆ یعنی یەکسەر دەستەکە بە ئیسی دەستکردنە بۆ ئەوەی کە تۆ تووڕەبی کاردانەوەکە هەبێ و دوای لەسەر کاردانەوەکە مامەڵە لەگەڵا بکە نەک لەسەر ئەسڵی کەیسەکە کە ئەمانە هەمووی گرفتن دروستکردنی دادگای تایبەتمەند ئیمتیاز نییە ئەسڵ ڕۆژنامەنووس لە هەموو دنیا بە شێوەیەکی تایبەت مامەڵەی لەگەڵاکرێ ئێمە لە 2007ەوە نەنگیە کە یاسای 35 سەحافەمانی هیچ حاکمیش لەبەری نییە و مامەڵەشی پێوە ناکەن یەقدەداشی پێوە ناکەن ئەم هەفتەیە 2 سکاڵام هەیە لە هەولێر 50 ڕقم داوە تەنها لەبەرەوەی ئەمر بالخەرزەکەی لەسەر لا بچێت نەک داواکە لا بچێت یعنی ئەمانە هەمووی سزانە ئەمانە هەمووی عەرقەلە لە بەردەم بەرەو پێشوونی مثلا میدیای نوێە بە تایبەتی حاکم و دەسەڵاتی دادوەری پێش دەسەڵاتی سیاسی ئەبێ باش لەوە تێ بگەن کە میدیای نوێ ئیتر ئەو میدیا کۆنەکە نییە وەکو ئەو حاکمێکە و ڕۆژە بەمنیەوەی تۆ ڕۆژنامەنووس نیی وتم ئەی وتی سەرنووسەرەکەش ڕۆژنامەنووس نییە ڕۆژنامەنووس بە یاسای ساڵی 68 ئەو کەسەیە کە لە تەلەڤیزیۆن دەرەکەوێت هەواڵەکان خوێنێت وتم دەوڵا بەس ئەو ڕۆژنامەنووس نییە ئەو پێشکەشکارە ئەو مزیعە ڕۆژنامەنووسەکە ئەوەیە کە هەواڵەکەی بۆ ئامادەکە بۆ یەکێ لە مشکلەکانی ئێمە بەبەردەوامی یعنی سکاڵا لە ئیش دەکات مەشغوڵ دەکات یعنی تۆ کە سکاڵاکە لەسەر تۆمارەکەی 2 ڕۆژ لە ئیشەکەتە بە 2 ڕۆژی تر ئەتبەنەوە بۆ تەحقیق لە ئیشەکەتەوە ئەو بەجەمهور لە ئیشەکەتەکە یعنی تووشی مشکلەتەکە جاری وایە ناوتەزڕێنێ هەر سکاڵاکە هێشتا گەلایینە بۆ تۆ ناوزڕاوە ئەی دوای چۆن من بتوانم مەسەلەن شخصاتی خۆم لەناو خەڵکە ڕاستکەمە بۆمە بەگشتی من قەنەعاتم وایە لە مەسەلەی ڕێفەرمی میدیایی هیچ کاتێک بەقەد ئێستا میدیای کوردی بەرفراوانی بەخۆی نبینم بەرفراوان بووە وەلێ زۆر بەرەو پێش نەچووە یعنی ڕاستە ئێمە بوون منە کۆمەڵە پەیج و سایتی زۆرمان بۆ دامەزرێنراوە و کۆمەڵە کەناڵی زۆرشمان کردوەوە بەڵام لە ڕووی نەوعیەتەوە زۆر بەرەو پێش نەچووە ئێمە مشکلەمان لە دامەزرانی میدیایە مشکلەمان لەو عەقلانەیە کە میدیایەک دامەزرێنن ئەو کەسانی کە لە پشتی دروستکردنی میدیایەکەن بازرگانێک کە میدیایەک دامەزرێنێ ناوێ میدیا بەرەو پێش بچێت کاڵاکەی خۆی
بە بازار بکات یعنی بازرگانێک کە میدیای بۆ تۆ دامەزرێنێ نایەوێت تۆ بچی لەسەر بابەتێکی سەحەفیانی زۆر بەحث ئیشکەی ئەوێ خۆی یا خۆی میمکەی وەسی بکەی یان کاڵاکەی خۆی بە بازار بکات ئەو عەقلێتە و خوار ناگری خۆشمان دەرێقیمان نەکردو یەکێ لە عەرقەلەکە دوو ئاڵنگاری زۆر قورس لە بەردەم میدیای کوردیایە یەکەمیان میدیاکار و ڕۆژنامەنووس خۆین و یەکیان دەسەڵاتی سیاسی و دادوەریە لە کوردستانە یعنی مهمە ئێمە ئێستا لە دامەزانی میدیا بەڕاستی وای لێ هاتووە مهمەکە هیچ شتێک لە هەموو دنیا دامەزانی دەستگایکی میدیایی زۆر قورسە ئەگەر لە وڵاتانی تر بتەوێت میدیایەک دروستکەی بتەوێت پێیجێک دروستکەی بتەوێت کۆمەڵ ڕۆژنامەنووس لە خۆت کۆکەیتەوە زۆر قورسە یعنی ئەسڵەن هەر پێ دروست ناکرێت ئەبێ ماوەکی زۆر ئەزموونت هەبێ یعنی بە کوردی خۆمان تەواو بێ اینجا دروستەکەی ئێستا زۆر مهم نییە ئۆفیسێ لە دەواازە بگرێ و مایکێک بێنە و لۆگۆیی بخەرە سەر و دەستکە بە ڕۆژنامەنووسێ بنێرە مەسەلەن کچێک بێنە و بینێرە بازار و بارەزوی خۆی پرسیاکەویت چی لێمە پرسە و ئەو پرسیارانەی ئێستا ڕۆژنامەنووس لە خەڵکێکن بەشکی زۆری هەر پرسیارەکە خۆی تاوانە لەبەرەی سەرنووسەرەکە نیەتی نییە هەر بۆ ترێندی سۆشیال میدیایەتی ئەسان کێشەی نیە ئەو ڕۆژە ڕۆژنامەنووسێ کچم بینی لە دیەکە دوای پێیە کەوتوی ئیلابێ قسەم بۆ بکەیت یعنی دوای کەوتبوو بە زۆری ئیلابێ قسەم بکەیت یعنی بەجددی ئێمە خۆمان بە فاکتەری سەرەکی ینی فاکتەری یەکەم خۆمان ئەرقەلەی مشکیلین لە بەردەم میدیای لە بەردەم بەرەو پێشوونی میدیای کوردیا و خۆمان بووین بە گرفتی سەرەکی لەبەرەوەی ماوەکی زۆرە ماوەی 6 ساڵ 7 ساڵیشە دوو ئیشی جدیمان نەبینە لە میدیا ئیشی جدی لە میدیا هەر نەماوە ئەسڵەن ئیشی ترێندی هەیە ئێستا بۆیە لە هیچ کات میدیای کوردی ناتوانێت قەزێ دروستکە قەزێ نەماوە لە میدیا بۆیە لە دو هەفتەی ڕابردووە ژنەکەی ئەنوەر شێخە بوو بە ترێندی هەفتەیی یەک هەفتە لەسەر خۆشەویستی ژن و پیاوێک قسەکرا بۆ لەبەرەوەی میدیای کوردی قەزەی نەماوە بەشێکی ناوێرێ و بەشێکی ئیشی پێ نییە نایەوێت قەزێ دروستکات من ئەچمە سەر ئەو قسەی کە کاک دکتۆر ئیسماعیل پرسیار لە حاکم عومەر کەوتی ڕۆژنامەنووسەکە گیرا بوو من گیرا بووم 30 ڕۆژ لە ژوورم لە سژنی ئاسایشە بۆیە دادگا بیگرتمایە مەسەن پۆلیس بیگرتمە نەک ئاسایش بیگرتمە جا من گیرا بووم لەسەر قەزەیەک کە هێشتا ڕووی نەداوە یعنی بڵاو نەبووەوە حاکمەکەی محکەمەی سلێمانی محکەمەیە کردم هەر دەموچاوی بەخوا نەبینی سەری هەڵ نەبڕی وتم سەر هەڵ نابڕی ببینی وتی هەر نامێ ببینم تۆ لە خۆت تۆ دەسەدەی بۆ شتێک خەتەر یعنی ئەمانە بەجددی کێشەیە ئێمە خۆمان گرفتین قەزێ دروست ناکەین ئەوانەمان کە کەمینین ئەمانەیە قەزێک دروستکەین ئیتر ئەکەوینە بەرچاو کەوینە بەرچاویش ئەبین بە ئامانجی دەستگا ئەمنیەکان چ ئاسایی چ پۆلیس بەجددی بە زووی نایڵن ئیشەکەی خۆتکەی دەسەڵاتی سیاسی لە دوای ئەمانە ئەرخەلەیە مەسەڵەن دەسەڵاتی سیاسی ئێستا یەکیتی پارتی بۆ خۆیان کێشن بەس یەکیتی پارتی ئێستا زیرەکانە مامەڵاکەن لەگەڵ قەزێکە وەکو جاران نایە بتکوژێ بدڕفێنێ ببێ بەتری ببێ بە قەزێ لە دنیایە حای خۆی پێ بڕێ یە میدیای لە بەرامبەر میدیاکەی تۆ دامەزرێنێ ئیش بۆ تۆ نایڵێتەوە یان دەستگایکی ئەمنی دروستەکە لە دوای لە پێش دەسەڵاتی یەکیتی پارتی دەسەڵاتی سیاسیەوە ئۆپۆزیسیۆنیش بۆ خۆی کێشێکی زۆر گەورەی لەبەری ئۆپۆزیسیۆنی ئێستا دەمیان زۆر شەڕە یەک کۆمەڵ سۆشیال میدیای فێکیان هەیە گوتارێکیان لەسەر بنووسە بەیانی لە دەشوێن ڕسمی خۆتە بینی مامەڵەی ینی زۆر ناشرین لەگەڵاکە قسەت پێڵن والحاصل ینی مامەڵێکی زۆر زۆرتونیان لەگەڵ میرە لە پێش یەکیتی پارتیەوە دەسەڵاتی ئۆپۆزیسیۆن ڕۆژنامەوانێکی خۆکار لە هەرێمی کوردستان ئەگەر بمانە بە ڕێفۆرمی میدیایی بکەین یەکێک لەو بابەتانی کە هێتە بەردەستمان سنوورداری دەستگەیشتنە بەسەر چاوەکانی زانیاری هەر لە کوردستانە دەستگەیشتن بەسەر چاوەکانی زانیاری ئاسانە قورسە یان ئێمە یاسایەکمانەیە یاسای بەدەستڕادگەیشتنی زانیاریە کاکتۆر خۆی زۆر شارەزای لەو قەزەیە هەیە هیچ کات لە کوردستانە کار بەم یاسایە ناکرێت لە یاساکە لە مادەی دووبڕگەی لێ فەڵەیە ڕۆژنامەنووس بۆی هەیە بڕاتە دایرێکی حکومەت هەتا وەزیر و سەربوەزیران بە زۆر داوای زانیاری لێ بکە و بۆت نییە دەرگانەکەیتەوە بەڵام دووشت هۆکارە لەوەی کە مەسئولێک گەندەڵەکانی خۆی پێنادا قەزێکی خۆی پێنادا ئەو شتێ لەناو دایرەکەی ڕوویدا پێت نادا هیچ کەسێک لە دنیاە حەز ناکات قەزێکی خۆی بسە من گەندەڵێکم بێ خەت نامەوە بڵم گەندەڵێکم وەرە ئیش لەسەرکە دوو هۆکار هەیە کە مەسئولەکە ناکات دەژەرکاریگەری لاوازی ڕۆژنامەنووسەکە و ئەو پێداگریەی مەسەلەن ئەو پێداگری کە ڕۆژنامەنووسەکە نایکات لەسەر قەزەکە یعنی تەمەڵی ڕۆژنامەنووسەکە ڕۆژنامەنووسی ئێمە تااقەتی نییە بڕاتە دایرەیەک بڕا زانیارێک بەدەست بێنەوە زۆر لە مەسئولەکەکان ناچاریکە کە زانیارێک بێت دەخۆ ناچێت بەچەک و ناچێت سەری هەربێ بە پرسیار ناچاریکە و نانمووی ڕۆژنامەنووسەکەش بۆ ئاکات یعنی ڕۆژنامەنووسی ئێمە مەسەلەن زۆر ڕۆژنامەنووسە بینیم بە نەعلێکە و بە پێکەنینێکە و ڕاتە بەردەم مەسئولەکە و دەستەکە چۆن پرسیار مەسەلەن چۆن زانیاریەوە بەدەزیە لە دیداری سلێمانی تێبینی ڕۆژنامەنووسەکانم کرد
یەک ڕۆژنامەنووس نەبوو پرسیارێ بکە وەڵامی مەسئولەکە ببێ بەترێن ئەسڵان ڕۆژنامەنووسی وای تیا بوو پرسیاری کە مەسئولەکە تەریقێ کردەوە ئیسا قسەم کردەوە قسەم کرد ئەین ڕۆژنامەنووسەکە ئەوە لاوازە چێتە بەرامبەر مەسئولەکە ئەوە دەمی کردو پیەکەنی و بنێشتە لە دەمیایەتی بجوتە نەعلێ ڕۆ ئەو کەی سیمەی ڕۆژنامەنووس کەی دەتوانێەوە زانێنی پێ بدات بۆم بارودۆخە من پێم وایە ئەبێ تەڕاجوعێکی زۆر گەورە بکرێ و ئەبێ ئەوانەی کە سەرنووسەرن ئەوانەی کە ڕایکاری میدیان تەڕاجع بە خۆیان بکەن و جارەتی خوێندنەوەیکی زیرەکانە بۆ مەسەلەی میدیا بکەن میدیا بە واقعی بکەن و میدیا تێکەڵکەن لەگەڵ دنیای بزنسە ئیتر لەسەر سکی ڕۆژ مەسوول و بازرگان و سیاسی و حیزب ومانە بەخێوینەکەن وا بکەن دنیای بازرگانی ببەسن بە مەسەلەی میدیاوە بەبێ ئەوەی کاریگەری لەسەر ناوەڕۆکی میداکا بێ من نابێم تۆ بازرگانی ڕکلامت بۆ بکەم ئەبێ ڕکلام بۆ کاڵاکەت کەم ڕکلام بۆ خۆت نەکەم ئەوەی ئێستا لە کۆمەڵ بازرگانی سلێمانیە بینین بازرگانەکە پارەکە دەداتێ بۆی وەسفی خۆی بکەی بڵێ کاک فڵان کەس سەرمایهداری فڵانیە سەرمایهداری نیشتیمانی سەرمایهداری مەلایکەتە سەرمایهداری فڵانی ئەوە چی ئەوە بە کۆی لەکردن وڵی ئەوە قەنەعەتی ڕۆژنامەنووسەکە و سەرنووسەرەکەی ڕۆژنامەنووسەکە بۆ ڕۆژنا دەستگاکەی دانە ناوە ئیشی میدیاییکە بۆ داینا ئەزانی یەک خەڵەتەیە ئەزانی خەڵەتەکە چییە خەڵکی ئێمە و کەسابە سەیری میدیاکە من ئەو ڕۆژە خزمێکمانەی وت وڵا ئەوە بەشدا کچێک خزممانەیە ئیشی نییە بۆ نایبێ لەو میدیاوشتانە هەنی ئیش پێ بکەی هەنی ئیش بکەی خۆ نایبم بۆ کرێکاری چی پێ بکەم مەسەلەن هەنێ ئیشی پێ بکەی یانە ئەمە ناوێ ئیشی میدیا بکە ئەمە حەزی نییە بۆ میدیا هاتووە لە شوێنێکە وەکو وەزیفەیەک دای بمەزن نیشتێ پارە پێیاکات سەرنووسەرەکەش لەو زیاتر پارە پێیاکات کەیوە زیاتر پارە پێیاکانی هیچ پێوەرێکی پرەنسیبێکی نییە من تۆ پارەم بەرێ بیانی وەسەتەکەم پێ دەڵم سەرمایهداری نیشتیمانی پێ دەڵم چی پارەم دێتی پێ دەڵم تیرۆریستی ئەتوانم بکەم بە شەیتان و بتوانم بکەم بە مەلایکەت ئەم خوێندنەوە لەلایەن سەرنووسەرەکانەوە خوێندنەوەکی زۆر غەڵەتە لەلایەن دامەزرێنەرانی میدیاوە خوێندنەوەکی غەڵەتە و دەسەڵات ئەمەی پێ خۆشم فەوزایە دروست بووە ئەبێ ئەم قەنەعەتە بگۆڕێ بۆ کاری میدیایی و تۆ واز لەوە بێنی کە وەزیفەی پێ بکەی و پارەی پێ پێیاکەی میدیا من برادە ڕۆژنامەنووسەکان زۆربەی کاتەڵێن ئەو مەلەفانی بە تۆیە بە ئێمە وایە ئیسا پێ بین ملیۆنێر لەبەرێ ئەو ئیشی بۆ نییە بڵاوی کاتەوە بەملەن تۆ خۆ تووشی سەر ێشاکەی یە فعلەن وایە تۆ مەلەفی لەسەر تۆ بڵاوکەم تووشی سەر ێشابم بانێم دەبێدادگە 14 شانزە سکاڵام لەسەرە ڕاستە هەشتیم بردوەوە هەشت چواریتیشی لە بەردەم بردنەوەم ساز بخۆ بەڵام تویش سەر ێشابی کێ تاقەتی هەموو هەفتەی دوو ڕۆژ بڕا بۆ محکەمەی سلێمانی 12 ملیۆنم لە کەفالەتە کێ تاقەتی 12 ملیۆن کەفالەت بدات موچەکەت ملیۆنێ بە 12 ملیۆن دێ بە کەفالەتە یعنی خەڵک بە کوردیەکەی ڕۆژنامەنووسی ئێمە ڕۆژنامەنووسێکی تەمەڵە ڕۆژنامەنووسێکی زۆر سەطحیە و ڕۆژنامەنووسێکی کاسبە خەریک کەسابەتکردنە یعنی مەسئولێکی ئەلم ڕۆژانە راپۆرتی کراوە لەسەر مەسئولێکی عەسکەری وەڵڵاهی خۆی لە ڕووی نایە ئەو بەسی خۆی پات هەر وا خۆی بیدە بە خۆی قەڵەمەکە لە ڕووی نایە مەسئولە بۆ تەلەفۆنی بکردم وتێتی برادەری ڕۆژنامەنووسە بۆ تەلەفۆنی بکردم وتێتی 500 دۆلار بەرێ فڵانە کەسە بۆ تەختەکە مشارە پێ نییە تەختێکی دووشت دوو ناوەندەکانی ئیعلام و بەشی میدیا و بەشی میدیاش خەتابارن لە زانکۆکانە داوای لێ بردنەکەم بۆ مەسا بەڕێزانە لێ دانیشتون هەر ڕۆژنامەنووسێک بوو ئێمانێرن نەبوو بە ڕۆژنامەنووس نەبوو بە هیچ وەڵڵا من دەستگایکی میدیایم دانا بۆ متاسفانە ڕوخانیشان نانەڵا بکەین مانگێک داوای وەرگرتنی ڕۆژنامەنووس مەگەر 30 گەزاتن 40 گەزاتن ئەی ئەموو کاکە هەواڵە زانی نەوەڵا دەچووی بەشی میدیایە کاکە مۆنتاژ زانی نەوەڵا نایزانم ئەی تۆ چیە زانی وەڵا ها کۆمپیوتەرێکتانێ بێ ئاوەکە و کۆمپیوتەرێکتانێ بێ 5 ملیۆن بە دوگما خۆمە یەکەم کاکە بۆ پارە بدەم بە تۆ مانگی 2 ملیۆنێ بۆچی بدەم ئەی سکرتێری ناوێ نەوەڵا سکرتێرم ناوێ دوای بڵێ تەحڕۆشی پێکردم یعنی بەشی میدیاش خەتابارە لەبەرەوەی ناتوانین ڕۆژنامەنووسێکی فعلی بۆ ئێمە دروستکەن ڕۆژنامەنووسێکمان بۆ دروستکەن بەیانی بێن من دەستی بەمێ بڵم من ئێستا پێویستمە مۆنتێرێکە مانگی 1 ملیۆن و نیوێ دەمێ تۆ 300 دەرچوو بەشی میدیا دێ بۆ یەکێکە مۆنتاژ نازانێ ڕاستە ئەو خۆشی خەتابارە 6 ساڵ میدیای تەواو کرد و هەر ئەبۆڵێنێ بەڵام تۆ بۆ فێرن نەکرد هەر مۆنتاژی سەرەتاییکە من پارەکەت من مەمنونیم بە دڵنیای خەڵکیشی تایە زۆر باشە خەڵکی تایە زۆر بە خیبرێزن مامۆستاکانیان زۆر عەزیەتە کێشن بەڵام من باسی زۆرینە ئەەکەم ئێستا میدیا کوردیەکان بە تەحەدا وەڵام چەند میدیای کوردیمانەیە زۆربەی زۆری بۆ دوای محەڕراگەڕێ دروستکەری هەواڵ زۆربەی زۆری نیەتی پەیامنێر هەر نییە ئەوانی کە لە بازاڕن مایک بەدەستن ئەوانە پەیامنێر نین تۆ بەیانی ئەنێری و مایکەکەی دەچێتە بازاڕە لە خۆی برسا لە خەڵکەکە و لە خۆی بەجودە نەعلەوە ڕوا و هەنە فیلر بۆ تۆکسەکە واستەکە ئەبێ بترندی سوۆشال میدیا پەیامنێرەوە نیە لە هەموو دنیا مامەسانی عەزیز پەیامنێر لە وڵاتانی ئێران و عەربستان و ئانە هەرەمیان پەیامنێر دوا ساتی ئیشکردنی لە میدیاکان چەکەین بە پەیامنێر
سەری BBC کە هەموو پامێنەکانیان بەتەمەنە سەریان سپیە ئەڵێ ئەمە وەجهی منە ئەی ببینێرمە دەرەوە حەیان بەرێ ئەبێ هەموو مەرحەلەکانی ناو تەلەڤیزۆن ناو میدیاکە تێپەڕێنێ و دوایی بڕواتە سەرجادە ئێمە یەکەم ڕۆژی یەک نوکتێ زۆر خۆش لە تەلەڤیزۆنی ئیشمە کرد کوڕێکیان ناوتیان تێستی کە وەڵای وازانم متابقە بوو وتیان تێستی کەوانە نازم و بازار وتم پرسیار لە خەڵک نەکەی بەس بۆ ڕاپەرتێکم بۆکە بەبێ پرسیارکردن لە خەڵک وەرەوە وەڵا هاتەوە کابراایك تەلەفۆنی بوورم وتوی ڕقەمی دوو لە ڕووی وتوی ڕقەمی ئەو بێ ئەقڵم بەرێ کە تۆی ناردوو بە سەرجادە وەڵا تەلەفۆنی بگرم کابرا گڕی لێ بوو وتم وە چییە وتی ئەو مقابلەی کردم مەڵێم کەی دابەزە لە خۆی لاک مەگە دانابەزێ بۆ تێستە یعنی بەزدی ئەم نەزەرانە لە زۆر خەتەرە ینی تۆ خەڵکی بنێنیتە سەرجادە بەخوا من نەردبوو بڵێم یعنی دیار زۆر ئیسیفزازی کرد و دایشت وی دانابەزە گوێمە دەرێ چیەڵی بێڵێەوە هەر بۆ تێستەوانە بەم نەزەرە داخڵ بوون بۆ میدیا شتێکی زۆر خەتەرە کاریسە دروستەکە بەڕاستی چاوتا ماچەکەم ناکە دکتۆر خۆی لێرە بێ بۆ قسەکەم ئێمە کۆمەڵی خەڵکمانەی لە میدیا زۆر هاوکارن ینی زۆر هەموو خەزرە من هەم زۆر شارەزان هەم لە نێوان ئێمە و دادگا و پرەنسیپ و ئەخلاقیشا ینی ئەمان خەرن سەر هێڵ زۆر باشە حەزم ناکە خۆی لێرە بێت کاک تورسامان بەڕاستی سەروەتێکی زۆر گەورەیە ئێمە هەر کاتێک ئیشێکی زۆر خەتەریشین پرسی پێکەین و شتێکی زۆر هەستیاریشین یا ڕەبی خۆی گەورە بیهێڵێ بزدیش کاریگەری زۆر باشی لەسەر سەحەفەکانی ئاگام لێتی زۆر بیان ئێمە خۆمان ئەوەی کە ئیشی زدیەکەین ئەوانەی کە مەلەفکاریەکەین زۆر جار اقتیدای پێوەکەین پرسی پێەکەین و نەسیحەتەکانی شو وەرەگرین بۆیە خۆمەڵە خەڵکمانێ لەو بینە کارەکە مەمنونیان ماڵێنەوە بێ بۆ ئینسان زۆر سپاس بە ئێوەش دەستا خۆش